دما خوش به بینرین هیجاج استدین دنگ امریکا لواشنطن پایتخت بخیر هاتنا ودکن بو برنامه نو جبرنامه چاندو هنری هفت رنگ ام جارک دن به هفره گرکی دناو بخچ چاندو هنری ده بکن ام برنامه خواه جه امریکا دست پی بکن گو ایرو یک شمی لی باجاری لوس انجلوس چالاکی خلاطا اسکار لی دار دکوه او خلاطا یا سینما گو چاوی دنیای توا لسر بویی دیروکک تایبت ده هنرا سینما ده که امبری خواه بدن وی راپورتی. تداوی سال 1920 دا پرودکتورین هولیوودی حزد کرن که به اوتیلا میلیون بیلتمور دا که جیوین کارسازی پیک بینن. وسا دیاره که لیره تا سال 1927 دا دیزاینر استودیوی جارا یکم خیچارزا پیکری اسکاری چکر. د جیوینا پیشینیان رخاندنا اسکاراندا چند کس هبون کو درباره وی بیره ده آخفین ویل سر دسمال کاغذ دست بغیز کرنه کر و وی به وی رنگی پیکری اسکارا ای رو دیزاین کر. کس نزانه که او دسمال کاغذا دیروکی لکی دریه. روبری بازار لی اوتیلا بیلتمور آنا سگور باور دکه که او نزدیک 100 سال بری بزر بوده. بله دیزاین اسکاری دوام کرد او سال 1929 دا یکم مراسم خلاط اکادمی لی اوتیلا روزولت پیک هات. پاشی چند سال مراسم چو جهه کولی دست بگیری. اوتیلا بیلتمور. و سال نه 8 جارا میوانداری مراسم کریه هرچند پیشتی پیشه که جدا جیبه. اف سالونا پیشبر که د اصل خدا به صحنه یک گوره جبو اسکاران هات بو آواکرن جبر نو به آواکرنا اوتیلی پیویس بوکو بانی و نظم بکن. پیشوازی این گوره جلو برین جوان ین شوی او جه هنده کو هولیوودا افسانوی ببینه و به دیتن. میوان ایروژی دشه هندک دیمنن و لسر بینه این کو دیوارین اوتیل دخمرینن ببینن. اف ونیا والت دیسنی و پارسکه ها شورلی بدویا و ونیا اسکاره او پرتر جبر نامزدی هفت جوجیان گلک ایکونیکه وی خلاطا خو ورگرد اشکریه جبر وی که هفت اسکارین پچوک هنه و یک جی خلاطا اسکارا مزن هیه. بلی نتن استرکن هولیوود تین اوتیلا بیلتمور. دما قدغه کرنه دا تا سال 1920 و 1933 دا گوا کو فروتون و چکرن الکل قانونی نبو ایلین گله جدا دهاتن لیره. هر کس ریکومن چته حتی سیاستمداران دهاتن لیره دا کو ده بارگا و شرطی یا پشت وی دیواری دا بجوه. کاربدستین پای بلند این حکومتی کسایتی امروین پرنافدار و بگمان جبر خدقه کرنه جارجاران کو کسک دوی درکوه جبر وی یکی ریک و شرطی هبو. جیم 50 سال پرتره لیره میگره. ده تواهی وی دمیده وی وینه امزه و چیروکین به هم پاخر کرنه. چیروکا وی یا گلگ او کیف بدهید ناسین آلپاچینویه. کوپکلاوه که رش ده دردور اوتیل دیگریه. Mr. Pacino. بريس باتشينو كم معبو من غازي أولهية بكرة بشتكو من تديتي و دي بيجا چما جبر كل خواب نيرا ويقول باشا از لسر ليزكي رولا خود دوباره ديكم تو خودي ومنجي امزاك خواستيا. مراسم خلاط اکادمی به سالانه لیره نای کرن. جهه وی دمک دریجه شانویا دولبی یا هولیوودیه. بله جبو بیر آنینا روژین دستپیکا اسکاری هر رشمه پارتیه به مجارک تایبت دناو هندور دیوارین اوتیل افسانوی یا بیلتمودا دهیل دارخستن.
هنرا جامع یان شوشه گو به سالان سرهاتیه کارکرین و گیشتی آستکه بلند ده آفراندنا شیوازین بالکشته به کرستین جام قزیزان و اف بخواه هنرکه سربخواه و جهوی تایبت ده هنری ده هیه. کام بری خوب بدن وی راپورتی و ناز بکن به چاواد به. تۆت زینسکی بە هەزارەها دەزوولەی شوشە بەیەکەوە دەبەستێت بۆ دروستکردنی پڕی ئەو باڵندانەی خەریکە لە سەنانسەری جیهاندا لەناو دەچن. بیرۆکەکەی جەختکردنی سەر شێواز و نەخشەی پەڕەکانیانە لەو دەمەی سەری هەڵدا کە سەردانی ماسەچوسەسی کرد ئەو ویلایەتی تێیدا گەورە بوو. لە ژینگەیەکی سروشتی گەورە بووم کە ژمارەیەکی ئێجگار زۆری باڵندەی لە باکووری ڕۆژهەڵاتدا لەیە، بەڵام هەنووکە ژمارەکەیان لە کەمبوونەوەدایە. زینسکی تووشی سەر سوورمان بوو لەو دەمەی بۆی دەرکەوت لە دەیان ساڵی ڕابردوودا لە ئەمریکای باکوور زیاد لە چارەکەی ژمارەی ئەو باڵندانە لە ناوچوون کە نزیکەی 3 ملیار باڵندەن ئەویش بەهۆی کێشەکانی ژینگەوە. دەستم کرد بە توێژینەوە لەسەر هەموو جۆری باڵندەکان کە زۆر بەباشی لەبیرم بوون. حەپەسام کە بۆم دەرکەوت بەلایانی کەمەوە لە سەدانەوەدیان لە مەترسیدان. داهێنانەکەی زینسکی دەستی پێکرد بە جۆرێک لە ئامێر پارچە شوشەی ڕەنگا و ڕەنگ بەرەو ڕیشاڵی شوشەی نەرم دەگۆڕێ. لەو دەمەی ڕیشاڵە شوشەیەکە دێتە خوارەوە تواوەتەوە و زۆر گەرمە. ڕای دەکێشم هەتا سار دەبێتەوە تا ئەو دەمەی ڕیشاڵەکە ڕێک دەبێتەوە. ئەم هونەرمەندە خولیای پێکاتەی پەڕی باڵندەیە. جۆرەها ڕەنگی لێ دەکەوێتەوە لە سەر شێوەی توێژی جیاواز دەتوانم بەیەکەوەیان بنێم. لەلایەک ڕەنگە زەقەکان و لەلایەکی تر ڕەنگە کاڵەکان ئیتر بە هەمان شێوە فڵچەکە لە ڕەنگی دەدەیت. زینسکی لە کۆمپیوتەریش چاو لە دیمەنی باڵندەکان دەکات. دەتوانم وێنەکان گەورە بکەم و دیقەت بدەمە شێوازی پێکاتەی پەڕەکەیان. لەو دەمی داهێنانەکەشی تەواو دەکات و ڕیشاڵی شوشەکان پێکەوە دەنێت ئەو سادەی خاتە فڕنەوە و لە ڕێی دەستکێشێکی تایبەتەوە قاپی شوشەیی لێ دروست دەکات. دەبێتە هەزارەها ڕیشاڵی بلووری و شەوقی ڕووناکی وەک ڕەنگی پەڕەکان دەریەخات. قاپە بلووریەکانی زینسکی لە موزەخانە و پێشانگەکانی سەرانسەری جیهاندا نیشان دەدرێن. بەختەوەرم ڕۆژانە ئەو کارە دەکەم کە حەزم لێیەتی هەمیشە بەرەنگاریەکی نوێیە. لی لندن پیشنگهک تایبت به کافکولیلکا و بویه. کافکولیلک جهکی گرینگ ده چیروکان ده گرتیه دناو افسانه ملتان ده و تایبتی ین بزاروکان و گریدایه. اف پیشنگه رونیه تینه سر گرینگی آوه ده جیانا مروفانده. دوی پیشنگه ده کافکولیلک بش سرکه ده تابلوین چندین هنرمندان ده. سومرست هاوس لی لندن زیدی 35 تابلو کارن هنری ین کافکولیلکان بلاف دکه دا کو خلکه به هنر کافکولیلکان آشنا بکن. Ez dixwazim pêşengehekî bikim bo van kesên ku ji serdana pêşengehên hunerî hez nakin. Li gornêrîna min kafkulîlk bîrokeyeka pir baş bû. Ev balaxelkê dikişîne ser hunerekî nû û wan fêrî filozofiya dîzaynan dike. Pêşangeh çendîn tabloyên bi rengên avê hatine çêkirin belavkirine. Ev tabloyên kafkulîlkan ji aliyê hunermend Beatrix Potter ve hatine çêkirin ku her wisa nivîskarê pirtûkên zaroka ye. Potter zêdî 300 wêneyên zanistî yên kafkulîlkan drustkirin berî ku pirtûkên xwe yên bi navê The Tale of Peter Rabbit û The Tale of Jemima Puddle Duck belav bike. Gavin dide zanîn ku karê Potter taniha bû lêkolînin li ser kafkulîlkan tê bikaranîn. Dema yek hizra kafkulîlkan dike, yek di cî de hizra maddeyên hoşbîr dike. Ev yek ji sedemên ku hunermend wan di berhemên xwe de bikartînine. Di van dawyan da ji bilî hunermendan endazyar û dizaynerin kelûpelên malê zêdetir aşina bûne bi hêza hunera kafkulîlkan. Ew zêdetir zanyariyan peyda dikin derbareyê rengên ciyawazên kafkulîlkan. Pêşengeha bi navê Mushrooms, The Art, Design and Future of Fungi biryara ji 31 meha yek ta 26 meha 4 berdewam be. لی ولایت کالیفرنیا پیامنیرا me ava homa raportek taybet به هنر سر دیواران گرافیتی آماده کریه یا لی کامپی گوتسال 1909 دوان ده هاتبو دامزراندن گو بیروکه که وی یا تایبت لبا خلکی هیه او لسر مافی مروان و آزادیا دربرینی لامریکا ده آخوه.
کۆڵانی کلێریەن بەسەر تاسەری شەقامی ناوەندی سان فرانسیسکۆ تێدەپەڕێت. پرۆژەی کۆڵانی کلێریەن لە ساڵی 1992 لەلایەن کۆمەڵێک خۆبەخشکاری پێکات و 6 هاوڵاتی هونەرمەند دامەزراوە. کاری میراڵی کۆڵانیش لە سەرەتاکانی 1970ەوە دەستی پێکرد بوو وەکو دەربڕینی هەستی تووڕەی هونەرمەندان سەبارەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ. بەڵێ لە ڕاستیدا ئێمە جاروبار سەردانی ئێرە دەکەین ئەگەر میوانمان هەبێت هەر بۆ ئەوەی میراڵەکانیان پیشان بدەین من خۆم لەم دەوروبەرە دەژیم و بە باوەڕی من میراڵەکان زوربەی ڕوودا و بەسەرهاتەکانی ئەم ناوچەیە دەگەڕنەوە. ئێرە شوێنێکە بۆ دەربڕینی نابەرابەرایەکانی دەوروبەری سان فرانسیسکۆیە. زۆر ڕێگاشەیە بۆ دەربڕینی ئەم ناڕەزایانە و ئەمەش یەکێکە لە باشترین ڕێگاکان. من پێم وایە ئێرەیەکێکە لەو شوێنە تایبەتە جیاوازانەی کە خەڵک بۆیان دەرەخسێت توانای هونەری خۆیان بەم شێوە دەربڕن. مەبەستمەوەیە کارێکی وها سەرنجڕاکێشە کە هەر دەبێت بە مۆسیقا و هەندێشتی لە بەردڵان بڕازێنرێتەوە. خەڵک تەنیا باسی ئەو ڕاستیە جیاوازانە دەکەن کە ڕوو دەدەن. هەندێک کەس دەڵێن هەبوونی خانوو یەکێ لە مافەکانی مرۆڤە یان لێرە زۆر ژن و مێردی سەر بە ناتەوەی جیاواز هەن. تۆ ئەمە دەزانی و بۆ دەربڕینی ئەوە ئەم ڕێگەیەت هەیە. ئەمەش یەکێ لەو هەڵبژاردە دڵخوازانەی منە لە پەیوەندی لەگەڵ نیشاندانی فەرهەنگی ئیسپانی، لاتینی، ئەستەک و مایا لە شاری سان فرانسیسکۆ. ئەرکی پرۆژەی کۆڵانی کلێریەن وەکو ڕێکخراوەیەکی جەماوەری بە بەڕێوەبەرایەتی هونەرمەندان لە سان فرانسیسکۆ پشتیوانیکردن و بەرهەمهێنانی کاری هونەری جیاواز و جوان و پەیوەنددار بە کۆمەلگایەوە. لە ئاکامدا پرۆژەی کۆڵانی کلێریەن زیاتر لە 700 میراڵی بەرهەمهێناوە بە چوارچێوەیەکی دادپەروەرانەی کۆمەڵایەتی. دەزانی ئەم هونەرە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا لەم کۆڵانە برێوی هەبووە. من هۆگری هونەرم و خۆشم هونەرمەندم بە باوەڕی من. زۆر شتێکی باشە کە ئەوەندە پەیامی جیاواز و بیرڕاوی جیاواز هەن سەبارەت بە دۆخی ئێستای کۆمەلگا. پێم وایە شتێکی باشە هونەرێکە بێت کە هەستی خەڵک بجوڵێنێت تا ئەو جێی هونەر بتوانێت کەسێک تێر بکات دیان بێتە هۆی ئەوەی کەسێک بێتە خاوەن ماڵ. ئەگەر چی من باوەڕ ناکەم شتی وا لە ڕێگەی هونەرەوە بقەومێت. ڕەنگە هونەر بێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خەڵک. بەڵام بینینی کەسێک کە لەسەر شەقام خەوتووە زۆر زیاتر لە وێنەیەکی هونەری وشیاری بەرز دەکاتەوە. هەروەها لە پەیوەندی لەگەڵ بەرهەمە میراڵەکان پرۆژەی کۆڵانی کلێریەن زۆر چالاک بووە لە کۆمەلگادا لە ڕێگەی بەشداریکردن لە پێشکەشکردنە گشتیەکان سەبارەت بە هونەری گشتی و ئەرکی هونەری گشتی لە چالاکی کۆمەڵایەتیدا وەکو پانەل و پێشکەشکاریەکان لە ئەنیستیسۆی هونەری سان فرانسیسکۆ، زانکۆی برکلی و ستانفۆرد، ئاڤاهۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا. لە کامپا شەهبا یا پەنابەرێن عەفرینێ ژیان بەردەوام دەبێ و چالاکیên هونەری jî nesekinîne wek vê festîvala şanoyê ya bi navê mîtan gotê de şanoya dastana derwêşê evdê hate nîşandan ev dastana giranbuha di dîroka Kurdên Sûriyede Newroz Reşo ev raport bi taybetî bo me amade kiriye. Wê demê derweş edûlê dibîne di navkeçan. شانوگر و هنرمندین عفرینی لسر دکا شانوگه چیای کرمنج که مهریجانا میتان حنبیز دکه دستانا درویشی عفدی جنوبا زندگی کرن. نویسکار شانوی و اکتر کرولا درویشی عفدی لیستیه جمرا آخفی. چیروک اوینی و ولد خارجیه تفلی هفت یعنی عشقا ولد و یاره عشقا دلی درویش جعدولی را و جا آخرا تفلی هفت دبی شبروی تشتید دن و هری گرینگ جبر چیروکید می کردی چه آتی اثری کردان ام نو بکن گله می انها زانبه چه آتی اثری کردان شانوی کوسی و پین شانوگر و هنرمند تیدا بشدار بون راستی کیف خواشیا تماشاوانان هات که هولا شانوگه بوان تجیبو بو شانوی دستانا درویشی عفدی به سه رنگان آنگو بچیروک بیجی لیستنا شانوی و سترانان هر وها تف موزیکا زندی هاتا پیشکش کرن در هنر شانوی نرینا خوها پاروکر
تشکی زندی براستی بگومان چاوتیم به چوب تیرو درباز بونه لی اما هم دبینن گاوی کی باش بود گاوی هری باش گو مکانی داستان کی ما دیروکی ما به ملت ناز کردم بده بلکه چقدر ساله اف داستانا پر همچیره دیگه نه کسی مجال باش ناس نکری لی ایرو هم دمه گو اموی دمه جیان دکن دوی داستان جم و نوجین دیگه از بیجم گاوی کی گلک باشه گلک پیشرو جامه گشت کوساوی جشنگال تاویران شره سفربریا درویش عفدی جبو عشیرا سودالیا بردلی خو عدول آنگو ایلا ملان به شانوی که دنگ بیجی هاتا هوناندن برکت برید شرع ملیون دجی 13,000 به هرگلین دیروکی کو درویش شرکی گران لهم بر عرب انجیس و عثمالی ترک و کربو شانوی خاستی وان روژان به روشا عفرین یا نهارا هم پابکه امکانم به بجندیرو خواجنو و دوباره دکی یعنی تشتی قدامه قبیله شرقی و ملی داتی چیکرن چاوا دولت ترک به دسته چتایان اول پرستان ایرش عفرینی کرد عینی و دمیجی د چیروک دو ام د بیژن چیلی برامه دگدلی مزنی ترکان به دسته کوسای وایسی عقیده دزو چتان و به دسته عوید و گو عفر شیخ جسان ایرشی قبیله شرقی و ملی کرن سوار هسبه هدبانه به زنگو زیر درویش عفد شرقیه دلال عدولی که چازور تمر پاشای ملان دورز چاره یا مهریجان میتان ده بیابو شانوگرن عفرینی خواستن و دستانا کو جهکی و یه گرینگ ده فلکلور و کلاپورا کردان ده هیا بکن شانو و رحکی چیای کرمینج بدنه نوروز را شدنگ امریکا شهبا لی گالریا زاموال سلیمانی 6 هنرمند شیوکار پیشنگه که هفبش لدار خستن برنگ و شیوازین جواز جبو ام بیتر ناز بکن بی اپ پیشنگه چاوابو که ام بری خوبدن راپورتا ریباز مجید جه سلیمانی لە شاری سلێمانیدا 6 هونەرمەند هەستاون بەکردنەوەی پێشەنگایەکی هونەری هاوبەش ئێرە گەلەری زاموایە ئەو کارە هونەریانی لێرەدا دەبیندرێن کاری هونەرمەندان و ستافی گەلەری زاموایە هەر یەکێک لە ژوورەکانی ئەم گەلەریە تایبەت کراوە بە هونەرمەندێکی گەلەریەکەوە تاکو کارەکانی خۆی تێدا نمایش بکات کۆنسپتی کارەکانی من کۆمەڵە تابلۆیەکەن لەناو کۆمەڵە تابلۆیەکان من ئەم کۆمەڵە تابلۆم هەڵبژار زیاتر جەختکردنەوەیە لەسەر ئایندەی ناڕۆشنی ئەو جیلەیەت یا ئەو جنینەی یاخودە و کۆرپەلەی کە لە سکی دایکایەتی کە وابەستەیە بەو بابەتە سەختانێکی ئێمە ڕۆژانە بەریەکەوێنی بۆ بابەتە سیاسیە ناهەنجارانی بۆ بابەتە ناخۆشانی کە خۆمان دەستمان تیانە یاخود خۆمان کارکتەری دین بەڵام ناڕاستەوخۆ خۆمان بوونێتە داشێکی ئەو کارە ساتانە یاخود ئەو ڕووداوانەی کە ڕۆیان هەرێکێک لە ویشانە بەڵکو چیرۆکێکە ئەتوانم وەکو چیرۆکێک سەیریکەم وەکو خەیاڵێکی جوان سەیریکەم کە ویستمە تعبیری لێ بکە بۆ بەرجەستەی بکەم بە ڕەنگ بێ بە خەت بێت بۆ تێکەڵکردنێکە لە ئەو کاریگەری کە لەسەر خۆمە مەسەلەی گرافیکە دەرسی گرافیکە لەمەوە هەم ڕەنگکاریشە لەمەوە نەوەئەنما کاریگەریان هەیە لەسەر یەک و من ئەو تێکەڵکردنی ئەو دوو مەجال لەم تێکەڵکردەوە بەسێکە سەرف ناتوانم بڵێم گرافیکە بەڵام ئەتوانم بڵێم جۆرێکە لە پێنتین و جۆرێکە لەو مەساحە ڕەنگی کە مەبەستم بۆ کە بتوانم بەرجەستەی بکەم هەندێک لە هونەرمەندەکانی ئێرە بە تەنها گرنگیان نەداوە بەڕووی دەرەوەی کارە هونەریەکانیان بەڵکو لە ڕێگەی ئەو کەرستانی کە بەکاریان هێناوە لە کارە هونەریەکاندا ویستویانە پەیامی خۆیان بگەێنن فۆکسیشم گرۆ سەرەوەی کە ئەو جیلەی کە لە دوای ئێمە یاخود ئەو جیلەی خۆمانین نەوت بۆتە بەڵایەک بە سەرمانەوە جا ئەو بەڵایە لە سکی دایکەوە دەست پێکات تا ئەچیتەوە سکی خاک فۆکسی کارەکان من زۆربەی لەمایەوە ماتریاڵەکانیشم هەوڵاو ماتریاڵی ماتریاڵێکەوە بەکاربێنم کە بەشێک بێت لەو نەهامەتیە بەنمونە من ئۆیڵ یاخود نەوتی ڕەشم بەکارهێناوە کە لەگەڵ
ئەکرلیک و ڕەنگایەک ناگرێت چون مەتریاڵێکی زۆر ڕەقە زۆر خەشنە زۆر ڕەنگێکی تۆخی هەیە. میوانانی ئەم پێشەنگا هونەریە لە گەلەری زامەوە ژوور بە ژوور دەگەڕێن و لە کارە هونەریەکان ورد دەبنەوە. من ئەمڕۆ هاتووم بۆ پێشانگ هەیە وەکو بینەر کە سەیری تابلۆکان کەم. من پێشتر زۆر جار هاتووم بۆ ئێرە تابلۆی جیاوازتر ئەوە کەسانی تێکەڵ لە دەرەوە بێجگە لە ستاف بێجگە لەم پێشانگەیە کە ستاف بوو تابلۆکانیان واقع بوو تەجرید بوو بەڵام ئەم جاریان جیاوازتر بوو. چاوەڕێی ئەوم ناکرد کە ئەوە جیاواز بێ هەموو ئیشەکان تەجرید بوون ئیشەکانیان زۆر باش بوو. گەرچی هونەرمەندانی هەرێمی کوردستان باز لەوە دەکەن کە تاکوی ئێستا ئەو گرنگیە بە هونەر و هونەرمەندان نەدراوە کە شایانین و لە بەردەوامبوونیان لەسەر کارە هونەریەکانیان ڕوبەڕووی سەختی دەبنەوە بەڵام ئەوان بە مەبەستی هێشتنەوەی هونەر لەم ناوچەیەدا بەردەوامن لەسەر کاری هونەری و کردنەوەی پێشەنگەکانیان. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. ev jî raportek taybet e li ser berhem û hunera hunermendê Şîvekar İbrahîm zorabe got li bajarê Helepça dijî û li wir hunera xwe ava kiriye û berdewam dike. Bi vê raportê em ê serdana studya wî bikin û hunera wî ji nêzik ve nas bikin. لە منداڵیدا هونەر وەک بەهرەیەک لە کارەکانیدا دەرکەوتووە. دواتر هەموو هەوڵەکانی بۆ خوێندن لە هونەردا چڕ کردووەتەوە. ئێستا یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی هەڵەبجە. دیارە ئەتوانم بڵێم لە مەجای شێوەکاریە من هەر لە قۆناغی سێ سەرەتاییەوە توانە و بەهرەیەم لە خۆما بینیوەتەوە. مەرحەلەیەک بوو بەڕاستی یان ئەتوانم بڵێم تاوی بابەتەکانی کەم فەرامۆش کردبوو بووم لایەنە حتا لە مەکتەبیشا کە ئیشمان لەسەرە کرد جیاواز لە تەلەبەکانی کە من هەمیشە ئەگەر دارادووداریشمانە نووسیەوە لە خوارەوە وێنەیە کە بوو من هەمیشە ئاهاتم حەزمە کرد زوو دارادووداریەکە تاواکۆم بۆی بگەمەوە سەر وێنەکە و وێنەکەش بکێشمەوە یان ئەمە بەهرەیەکە لە مناڵیان لەگەڵما هاتووە. ئیبراهیم وە خۆی دەڵێ کار لەسەر قوتابخانەی گوزارش لێکردن دەکات لە بواری هونەردا. لەو ڕێگەیەشەوە بووەتە خاوەنی ماستەرنامەیەک کە سیما تێکشکاوەکانی دوای جەنگی لە بینینی چەند ساڵێکی خۆیدا بەیان کردووە. دوو لە تابلۆکانیشی بڕیارە لە چەند مانگی داهاتوودا و لە دەرەوەی وڵات بڵاو بکرێنەوە. شخصی خۆ من ستایل یاخود سەبکی ئەکسپرسیۆنیزم هەڵبژاردووە و ئەو شێوازە ئیشکردنە ئەتوانم بڵێم کولەن چون خۆم دەروونگەرام لەم شێوازە ئیشکردنەیە لەگەڵ شێواز و ستایلی کارکردنی منە زۆر بێتەوە. بۆی ئەمانە کۆمەڵە کارێکن بە ناوی دەرونیاتی من کە هەمووشیان لەسەر دەم و چاوە تێکشکاوەکانی دوای جەنگ کراون. ینی بەڕاستی تۆ کاتێک کە کارەساتێکی وەک هەڵەبجا بینی کاتێک کە کارەساتێکی مەسەن وەک ئەنفالە بینی کاتێک کە ئەم هەموو شەڕ و ناخۆشیانەی کە لەم ناوچەیە ماگوزارێت ئەیان بینی ناکرێت لەمانە بێدەنگبی ناکرێت من هیچ ئیشێکم نەبێ بۆیان بەڕاستی منیش هەر بە شێوەیەکی سەتحی سەیری کەم و بڕوە نا ئەمانە لە زێهنی منە کۆبێتەوە و دوجار پێویست بەوەکە من بیخەمە سەر تابلۆیەک. ئیبراهیم وە خۆی دەڵێ یەکەم هونەرمەندی ئەکادیمیە لە بواری دیواربەندی شاریدا چەندین کاریشی لەم بوارەدا کردووە. لەگەڵ ئەوەشدا لۆگۆی بەشێکی زۆر لە فستیڤالەکان و دام و دەستگاکانی حکوومەت و ڕێکخراوەکانی دروست کردووە. ئێمە هەمیشە لە لۆگۆیە بێ ئەو شوێنەی ئەو کۆمپانیایە هەر شتێک هەیە تایبەتە بەچی لە لۆگۆکات تا ڕادێک ڕنگدانەوەیەکێ بێ ناڵێن سەداسات بەڵام هەتا بتوانانی سادەی تیا بەکاربێنی باشترە چکە لۆگۆش خۆی کۆمەڵی تایبەتمەندی هەیە جاری وایە توانی تۆ شەریکەی نایکێت تەنها بە سەحێک کە پێ دەڵێ هەرچی مارکەی نایکەیە هەمووی ئۆکەیە بە سەحێک بە تۆ پیشانیایتر پێویست ناکات تۆ بچیتە تەفاسیلی. ئیبراهیم زۆراب ساڵی 1970 لە گوندی خەرپانی ناوچەی هەورامان لەدایک بووە. دوو پێشەنگای تایبەتی خۆی لە ژیانی هونەریدا کردووەتەوە. 25 پێشەنگای هاوبەشیشی لە ناوخۆ و دەرەوەی وڵات هەیە. خاوەنی یەکەم ماستەرنامەشە لە بواری دیواربەندی شاریدا لە هەرێمی کوردستاندا.
فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لێ دهۆکێ گروپێک ji مۆزیکژن û dengbêjê Kurdan jê Amediyê gihiştine hev û şevbihêrkên mûzîkê li dar dixin û hunera xwe pêşkêşî xelkê dikin bi resenî û ciwaniya mûzîka Kurdî ka em li wan guhdar û temaşe bikin. Grupê Rêşehatiye mûzîkê ji layê çend mamostayên peymangeha hunerên ciwan û derçûyên zanîngehan li Komalgeha Şêladizê ser bi qeza Amediyê ve li sala 2016 hatiye damezrandin. Merem û armanca vî grupî ew e parastina mûzîk û strana Kurdî ya resen li deverê bike. Armanca me damezrin vî grupê deverema Amed yani Amedî heta ku Şêladizê teqrîben çi grupê mûzîkî tê danînin. Em ev gence چندش معنی در چوت هنری جوانین و کلیه جورا جورین هش مب جن آلته کن لی کومیکو فلکلوری کردی الوی داری و من تقریبا قامت یعنی فلکلوری اگه ببینی زنگینه. دناوی گروپه دا دنگ بیجک هیا. هیوی و خواستاوی اوه گسترانا گلری جنمان بیت پاراستن و نوای نو آگهی السرسترانا فلکلوری و گلری هبید. چه پیدوی استرانا کردی آراسن بیت پاراستن دست پیک او گنجت رابن کده بنه هنرمند یانده دست بستران گودن ایگن پیدوی بچنه فلکلوری مای کردی استراند مایت کردیت فلکلوری دست بکن و بین زمان و جاره کدی اگر هاتو مثلا از دست بکم اگر چون استراند بیانی و مبس استراند بیانی شول کر او استران ما فلکلوری یا کردی آراسن ما ول جیخو و دیکوم بیدن و اگه دشت اگه کتو پلی جنگ بگیرید. دور آمیدیه ادوار استران و حیرانوک و فلکلور کردی دا دورک دولمنده سلام بالایی دنگ امریکا دهر بینرین هجا به وی موزیک و سترانان ام گشتن داویا برنامه خو تا برنامه دن و گرک دن دبخچه هنرا جوانده هرشاد بن لگل سلاوین